بینەران و بیسەرانی بەڕێزی رادیۆ دیالۆگ سڵاتان ئەرز دەکەم بۆ وتوێژێکی تریش هاتوینەتەوە لاتە. چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ بەڕێزان کاگێدەی بیگلەری و کاک عەزیزی ماملەیە. هەردووکیان حقوقزانن لە بواری حقوقیە کاریان کردووە و تجربە و ئەزمونێکی زۆریان هەیە. لەو ماوەی 3 مانگ و 4 مانگی ڕابردووە لە شۆڕەشی ژینا جارێکی تر گرنگی ئەوە هاتە پێش کە ئێمە خەڵکی کوردستان چۆن بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی مرۆڤانە لەگەڵ هاوکارانی ڕژیم بێسا هەڵویست بگرین و بەرابەریان بجوڵێنەوە. بۆ ئەوە ئەم مەسەلە کە مەسلەیەکی زۆر گرنگ و جددیە لە هەموو شۆڕشێکە شێوەی بەرخورد و هەڵویست بەرابەر بە هاوکارانی ڕژیم هەڵسەنگێنین. ئێمە لە خزمەتی بەڕێز کاگێدەی بیگلەری و کاک عەزیزی ماملێ. کاگێدەی بەڕێز کاک عەزیزی ماملێ زۆر بەخێر تەشریف بێرن. سپاس بۆ تۆ کاک حەمەدیان. من سڵاو عەرز دەکەم لە خەمەت خۆشت و کاک عەزیزیش و هاوکارانی ترت. پێشکەشی هەمووتان دەکەم وەسپاس بۆ ڕێکخستنی ئەم بەرنامە کە بتوانین شتێک باس بکەین لەگەڵ خەڵکی کوردستان و خەڵکی ئێرانە. منیش بەش بە حاڵی خۆمسڵاوی تایبەتیتان ئاراسته دەکەم و بەڕاستی زۆر جێ پێزانینە ئێوە سەرزدان تاواتە سەر ئەو بەشە لە ڕووداوەکانی ئەو 3-4 مانگەی شۆڕشی ژینا و بێگومان شتی باشی لە دەردەکەوێت هەرسی زیاتر لە ڕووی حقوقیەوە باز بکرێ لە ڕووی سیاسیەوە هەموو ڕۆژ باز دەکرێت. بەڵام بەداخەوە لەو بوارەدا زۆر کەم دەپڕژێنە سەرەوە کە بێن ئەو بەشە لە بزوتنەوەکەمان کە دەتوانێت بەربینگی خراپ بگرێ بە نەتەوەکەمان بە بزوتنەوەکەمان لەبەرچاو بگرین. زۆر بەخێر تەشریف بێرن. کاگێدە لە جەناب تۆ دەسی پێەکەم بە ئیجازەتان. شێوەی هەڵویست شێوەی بەرخوردی دروست لە شەرایەتی ئێستا کە هێشتا حکوومەت نەڕووخاوە، حکوومەتی ئیسلامی لە سەرکارە بەرابەر بە هاوکارانی ڕژیم و ئەو کەسانەی کە دەستیان لە گرتن و کوشتن و ئەزیەت و ئازار و ئاوارەگی خەڵکە هەیە چییە؟ بە بڕوای من خەڵکی معتەرێز ئەو کەسانەی کە هەن لە خیابانەکانە یا ئاعترازیان هەست بەم ڕژیم جمهوری ئیسلامیە، بە بڕوای من مادام کە ڕژیم ئیسلامی ماوە حەقیان نییە و بۆیان نییە کە ئەزیەت خەڵک بکەن، خەڵک بگرن لێ بدەن، نازانن بە ژنومناڵیان بە کەس و کاریان. من بەداخەوە سەحنەیەکم بینی بەم واستا پوشتە نردبوویان کە عدەیەکی جەوان کابرایەکی بەسیجیان گرتووە و خوێناڵییان کردو ئەو هەڵە هات لە خیابانەکە دەرەچوو بە ڕوت و قوتی. ئەڵبەتە ڕوت و قوتی مەزومەوە نییە کە شواڵ لە پایان نەبوو، وەلێ جێکراسیەکەی گشتی خوێناڵی بوو، کراس و شەرواڵوانەیان لەبەری دەراورد بوو و ئەوە کارێکی زەربە لە خۆمان ئەدا، زەربە لە ئاعترازەکە ئەدا، چونکە ئێمە حاکمیەتمان نییە. ئێمە ئەشێ کابرا یا دانین بۆ دوجار ئەگەر حکوومەت ڕووخا کەس بیناسێ کە بدرێ بە دادگایەکی ساڵح، بە دادگایەکە حەقی هەست بۆ جرمگە لە ڕستگی بکە. وئیلا ئێمەی خەڵکی عادی بۆمان نییە و باشیش نییە جەریانەکە زەرباخوا. چۆنی ئەبینن ئێمە هێشتا حکوومەتی کۆماری ئیسلامی لەسەر کارە، کەسانێک هەن هاوکاری کۆماری ئیسلامیەکەن، زۆر کەسەڵێن ناکرێ خۆتا ڕوخانی جمهوری ئیسلامی بوێسن و لەگەڵ ئەمانە هیچ هەڵسو و کەوتێکیان نەوێ و ئەوان هەروە زەرەر بن. ئەی چکردن؟ ڕاستەکە منیش دێمە سەر لێدوانە دروست و بەجێوەڕەکانی مامۆستای خۆم کاگێدی بیگلەری کە بە دروستی باسی کرد. ڕاستەکە ئەو شۆڕشە شۆڕشێکی تایبەتمەندی زۆرە، یەکێک لە هەمووی ئەوانە شۆڕشێکی خاوێنە، پان و بەرینە و ئێمە دەبێت ئەو خاوێنێ بپارێزین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەخلاقیەوە و بەشی حقوقەکەی یەکێک لە هەرە بەشە گرنگەکانێتی. ئەوەی کە دەبێت لە بەرچاومان بێ ئێمە
لێرە دوو شێوە کار دەبێ بکەین، هێندێک کاری سەلبی، هێندێک کاری ئیجابی. کاری سەلبی هەرەوەی کە بە دروستی کاک یەدەی ئازیز باسی کرد، ئێمە دەبێ خۆمان بپارێزین لە توند و تیژی بەرامبەر بەو کەسانەی کە هاوکاری ڕژیم دەکەن، بەوانەی کە ئەو کەسانەی کە لەوانەیە شک و گومانی لەسەر بێ بەڵام لە ڕاستیشدا هاوکاری نەکەن. بۆ ئەوە دەبێ بەڕاستی ئەو سەلاحیەت و ئەو لێزانینانە بێڵینەوە بۆ ڕۆژی دوایی بۆ دادگایەکی پان و بەرز بە سەلاحیەت بەدەسەڵات کە هەموو لایەنەکانی ئینسانی و حقوقی و بڵێن ڕێککەوتوو لەگەڵ پەیمانە نەتەوەیەکان لەخۆ بگرێ و کەوابوو ئەوە بەشەکەیە کە دەبێ خۆ لە توندتیژی بپارێزین تەنانەت لە قسەی ناشیرین لەگەڵ ئەو کەسانە کە هاوکاری ڕژیم دەکەن. بەڕاستی دەبێ خۆمان بپارێزین لەبەر ئەوە کە ئەگەر ئێمە زۆرتر ئەگەر گەنجەکانی ئێمە لە ناوخۆ تووشی توند و تیژی بن، لەوانەیە ئەوانەش زیاتر هەم بدرێن بچن بەو لادا بکەون بچن زیاتر هاوکاری ڕژیم بکەن. بەڵام ئەگەر بە پێچەوانە بە هەسوکەوتێکی ڕێککەوتوو هێدێ و هێمن لەگەڵ ئەوانە بجوڵێنەوە بەبێ هیچ یەک لەو شتانێک کە باسمان کرد، بەبێ ئەو توند و تیژیانە بۆی هەیە کە بەرەبەرە کە ڕژیم بەرەو کزی دەڕوا، ئەوانیش دەست هەڵگرن لە هاوکارەکە و بۆیان دەرکەوێ کە ئەو گەنجانەی ئێمە ئەو خەڵکەی ئێمە بەو شێوە متەمەدن بەو شێوە شارستانیەتە دەزوڵێنەوە و بەڕاستی ئەوانی دی دەبێ پەشیمان ببنەوە لە خۆیان لە ڕابردووی خۆیان لەوانەیە دەست هەڵگرن. کەوابوو ئەو شێوەکارانە دەبێ حتمما بکرێ، بەڵام بە شێوەی ئیجابێکەش دەبێ هەرچی کەسی کە بۆنی هاوکاری لەگەڵ ڕژیمی لێدێ بچێتە ژێر زەڕەبین بۆ خەڵک بۆ گەنجەکان بەلە بەرچاوگرتنی ئەوشانی دیسانەکە کاک یەدی بەڕێز باسی کرد و منیش عەرزم کردوون دووپاتم کردەوە تاییدم کرد. دەبێ بەڵگە و بڕگە و هەموو دەلیل و شتەکان کۆبکەنەوە و بینووسنەوە. دەبێ ئەوانە لە بەرچاویان بێ کە لە دوا ڕۆژدا بیدەن بە مەحکەمەیە کە ئەگەر وەخت بوو باسی دەکەین کە چۆن بێ بە چی شێوەیە بێ. بەڵام کاگەدی بەڕێز باسی کرد کە دەبێ مەحکەمەیەکی قازەکان بێ ئەوانە کەوابوو ئەو کۆکردنەوەی بەڵگە و بڕگە و بڵێن دەلایل و ئەوانە گەلە گرنگە بۆ داهاتوو لەبەرەوەکە دەبێ داهاتووی بڵێن دەسەڵاتی ئێران و بەتایبەت لە کوردستان ئەو تایبەتمەندی دەبێت کە بە شێوەیەکی شارستانیەت بە شێوەیەکی ئوسولی و بە شێوەیەکی ڕێککەوتوو و ڕێککەوتوو لەگەڵ هەموو بڵێن پەیمانە ناونەتەوەیەکان دادگایەکی ساڵح پێک بێنێ و لێپێچینەوە بکە بە بڵێن تاوانەکانی ئەو کەسانە کە هاوکاریان کردو بە لە بەرچاوگرتنی هەموو نۆرمەکان هەموو ستانداردەکان هەموو ئوسولی حقوقی ئینسانی و سیاسی. ئەوەیە کە من داوای ئەوەم هەیە لە خەڵکەکە لەو گەنجەکان کە ئەو لەبیریان نەچێتەوە کۆکردنەوەی ئەو بەرگە و بەڵگانە گەلێک گرنگە لەبەرەوەکە هیچ یەک لە مافەکان نەفەوتێ و ئێمە نیشان بدەین گەنجەکانی ئێمە نیشان بدەن بزوتنەوەی ژینە نیشان بدە کە بەڕاستی زۆر جیاوازی هەیە دەگەڵ ئەو توندوتیژیانە کە لە هەندێک جێگا دەکرێ و لە ڕابردووشدا دیسمان بەداخەوە چاوان پێکەوت کە هێندێک شتینا لەبەر ڕوویدا و جیاوازی تەواوی لە بوارەدا. زۆر سپاس دەکەم. من پێم خۆشە وەکو وردە پرسیارێک ئاراستەی هەردووکتان جەنابتان بکەم. باشە کەسانێکەن دەڵێن ئەوە زۆر دروست لە ئوسول و لە پرەنسیپا زۆر دروست ئینسانیە مرۆڤانەیە، بەڵام شرایەتی ئێمە نە شرایەتێکی عادیە نەمەعلومەکەی حکوومەت ئەڕۆخێ و ئەمانە زەرێکی زۆر ئەدەن ئێستا. ئێوە جواوتان بۆ ئەو کەسانە چییە؟ ئاراستەی هەردوو جەنابتانەکەم کاگێ دێ فەرموو. عرضت کەم لە پێشا ئەگەر ئیجازە بدەی بن فقط قسەیەکی تەکمیلی لە مەورد
ئەو بەحسا ئەوەڵگینەکەەوە بکەم ئەویش ئەوە بوو ئێمە لە کلاس 11 کلاسی پەنجی ئەدەبی دەرسی منتیقمان ئەخوەند دوو عیبارەتم جوان جوان لەو وەختەوە کە نزیکە 6 ساڵ گوزەشتکە تا ئەلعان لە بیرە یەکێکی ئینساف ئێژێ ئانچە بە پارچەکەی ئەگەرمەجا ئەیکەمە کوردی ئانچە بە خودڕەوانەمیداری بە دیگەران ڕەوا مەدار دوومەکەی ئەوەسەر ئەیژێ چۆن پێت خۆشە لەگەڵت ڕەفتار بکەن لە تەک دیگەرانە ڕەفتار بکە ئەم دوو مەسئلەیە لە منتیقی کلاس 11 ئەو وەختە بوو کە ئێمە دەرسمانە خوێن ئەمە واقعاً شتێکی ئینسانی و ئێنە من کە ئەگەر ئەسیر بم پۆلیس یا زیندانەوان یا عاملی حکوومەت یا بەکرێگیرا و ئەوانە ئەزیەتم کە تێمەوە بێمە دەرەوە ئەیگەڕمە بۆ ژن و مناڵ و کەس و کارم کە ئاوا ئەزیەت کراوم شکنجە کراوم فلان کراوم ئەین ئەو کارە خۆی من ناوێت لە تەک دیگەرانە بکەین ئێمە معتەرزین و وەک کاک عەزیز فەرمووی شۆڕشەکەمان شۆڕشێکی پاک و مدرنە بەو بۆنەوە نابێ ئەوانیەتیا بێ من کلیپێکم گەیە دەست لە شاری سنەوە ئەویش ئەوە بوو کوڕێکی جوان لە تەک کابرایە کە عزوی شورای شار بوو و لە تەک ئوستاندارە چەند عەکسی گرت بوو قسەی ئەکرد بە تەلەفۆن کوڕەکە زۆر منتیقی بوو جوانەکە ئەیوت بە کابرا ئەیوت تۆ هاوکاری ڕژیم مەکە تۆ هێن ئاموژگاریە کرد لە واقع بە جۆرێک کە کابرا قانع بوو کە لە ئاخرە بێژێ وەڵڵا بیللا من هاوکاریە ڕژیمە نەکردگە بە زەرەر مەردم ئەگە هیچ کارێکم کردوێت بە نەفع دیگەران بووگە ئەگەر مەسەن کەسی احتیاجی بە کۆمەک بووگە لە لای ئوستاندار لە ئوستانداری لەم لە شارەداری کارەکەم بۆی جێبەجێ کردگە یعنی کەفتە ئەو مەوزعەوە کە دفاع بکە لە خۆی نەیهێنکرد ئەو کوڕە بە نەزەر من زۆر عاقلانە بوو ئەگەرچی لە بەعزە مەواردێکی جزئیە زۆر جددی بوو قسەکانیژی تهدید کننده مەسڵان وتی ئادرسەکەتمان هەست مناڵەکانە زانین کام مەدەستە ئاسنیانە ئەمانە قسەیەکی ئەلبەتە تهدیدە لە واقع وەلێ کابرای هاوردە سەر ئەقڵ بە نەزەر من ئەو نەوع بەرخوردە خراپ نییە ئەگەر چی تۆزێ مهرەبانانەتر بێت تۆزێ سیاسی تر بێت تۆزێ ئاقلانەتر بێت تأثیری مثبەتی زۆرترە بێ زۆر سپاس کاک عەزیز جەنابەت منیش پێم وایە کە نابێ ئێمە لە سەرەوەی یاسا یعنی ئەوەی کە پێی دەڵێن فراقانونی فراقەزایی کارێکی وا بکەین کە حتمما ئاکامی خراپی لێ دەکەوێتەوە ئێستا ئەو محکەمەمان نییە کاک یەدی فەرمویان لە سەرەتایی فەرمایشەکانیان ئێمە ئێستا ئەو محکەمەمان نییە ئەو دام و دەستگا حقوقی قەزایەمان نییە دەبێ ئەو خەڵکە ددان بە جەرگی خۆیان دابگرن ئەوەندەی دیکەش سەبر بکەن چونکو بەڕاستی کۆماری ئیسلامی بەرەو نەمان و ڕووخان و فەوتان دەڕوا باسەکە ئەوە نیە کە نامێنێ باسەکەوەیە کە پرسەکە ئەوەیە کە کەنجە دەڕوا زۆر زۆری ڕۆژتە و کەمیمەوە ئەوەندەی دیکەش خۆیان ڕاگرن ئەو خەڵکە ئەو هەموو 33 ساڵە ئەوەیان تەحمل کردووە ئەو هەموو زەخت و گوشار و نابەرابەری و بێعەداڵەتی و زوڵم و زۆریان گرتوۆتە سەرمن و شان و ڕەوانی خۆیان ئەو چەند ماوەیە کورتەش کەماوەتەوە سەبریان بێ بەڕاستی ئەو وەخت لە دادگایەک لە محکەمەیەکی سەلاحیدار بە دادواری دروست دەست نەژێر محکەمە بێگومان کەس لە گوناهیوانە خۆش نابێت دەبێت ئەوانە بێن جواب بدەنەوە کە بۆچی بڵێن پشتیان لە نەتەوەکەیان کرد بۆچی هاوکاری ڕژیمێکی وا دڕەندە وا خوێن مژەم کرد زۆر سپاس کاک عەزیزگیان بەرەز کاگێدێ زۆر کەس مخالفی حکمی ئیعدامن و ئیعدام بە قەتڵێکی عەمدی حکوومەتی داهانێن یا ئۆپۆزیسیۆنیش بیکە هەر کەسێک بوانە جەنابیشت یەکێک لەو کەسانەی من لە بوو توێژێکی شا پێشتر لەگەڵ ئێوەم کردووە ئێوە باسی ئەوەتان کردووە ئایا لە شەرایەتی ئێستا لەم شۆڕشی ژینە ئەم مەسلەی بە ئێسڵا مخالفەت لەگەڵ ئیعدام
چه قازانجێکی هەیە کە باس بکرێت پێش بە چه کارە ساتایەک ئەگرێ چۆنی ئەبینن بڕوای من با تەوەجۆ بەوە کە جەماعەتێکی زۆر لە خەڵکی ئێران ئەلعان هەرچەند مخالف حکوومەتیش بن بێسەدان نایەنە ناو تەزاهوراتەکە کەناریان گگە بە نەزەری من نە بە ئیعدام ئەو شعارە کە دراوە و ئەدرێ لە بەعزە تەزاهوراتێکمانە ئێمە لە ستۆکۆلم زۆر جار کە لە تەزاهورات بووین باسی نە بە ئیعدامیان کردووە نە بە جمهوری سێدارە وێژیاگە بەو بۆ نەو بە نەزەری من ئەوە شتێکی مثبەتە و ئەشێ لەسەری بڕۆین کە لە ئایندا هیچ کەسێ حتا جنایەتکارترین عاملی حکوومەت نابێ ئیعدام بکرێت چونکە ئەوە خۆی مخالفی ئەو شتەسەکە ئێمە بۆی ئەکۆشین ئێمە لەولاوە ئەیژین حقوقی ئینسانی بەشەرا کە ئیدامەی حیات بدا لە مادەی سێ ئیعلامیە جەهانی حقوق بەشەرا هاتووە باسی حەقی حیاتەکە حەقی حیات یانێ هیچ کەسێ بۆی نییە سەلبی بکە مەگە کابرا بە نەخۆشین بمرێ یا بە یا ئەوانەی کە زۆر نەخۆشن و ئەلعان ئەڕۆن لە سویسا حتا حازرن پول بدەن کە بیان کوژن بۆ لەو دەردوو ڕەنجەر ڕەهاییان بهێنەکەن وئیلا بە نەزەری من جنایەتکارترین ڕەهبەرانی حکوومەتی ئیسلامی چ لە فەرماندەهان سوپای پاسداران چ لە مەڵات جنایەتکارەکان جێگەی نییە کە ئیعدامیان بکەی بەڵێ داینە بیخە زیندان قودرەتی لێ سەر بکە ژیانێکی بە وەکو ئینسان تەکیا بەرخۆرد بکە زۆر سپاس کاکازی جەنابەت شتێکت هەیە لەو مۆردە وەڵام منیش بە تەواوی لەگەڵ ئەو باوەڕام کە ژیانی هەر کەس بە خۆی مەربوتە هیچ کەس بۆی نییە کە ئەو ژیانە وەرگێتەوە بەڕاستی من کاک حەمەد ساڵی 1349 وەختێک لە زانکۆ دەرسێکمان بوو بە نێوی حقوقی ئەساسی لەوێ باسی ئێدام کرابوو لایەنگرانی ئێدام و بەرهەڵستکارانی ئێدام نەزەریاندا بوو و وەختێک من خوێندمەوە بەڕاستی یەک و دوو هاتمە سەر و باوەڕەکە ژیان شتێکی شیرینە بۆ حتا بۆ تەنانەت بۆ کەسێکی جنایەتکار بۆ تاوانبارێک کەوا بوو نابێت هیچ کەس لەو دنیادا ئێدام بکرێت و دواییش کاتێک من دەستم بە کاری حقوقی کرد گەیشتمە پەروەندەیەک کە حکمێکی ئێدام درابوو کابراشان ئێدام کرد بوو پاش 20 چەند ساڵێک هاتبوو کەسێک ئێترافی کردبوو لەسەرەوە کە ئەو قەتڵە ئەو کردوێتی یعنی بە ناحەق ئەو ئینسانیان لەدارێدا بوو من ناڵێم لێرە لە محکەمەی داهاتووی ئێمە کە لە ڕووی سیاسی و مەدەنی و حقوقیەوە شتێکی تایبەتی دەبێت لە خۆڕا و بێبنەما کەسێک ئێدام دەکەن بەڵام دیسانەکە هیچ کەس بۆی نییە ژیانی کەسێکی دیکە وەربگرێتەوە ئەوەی کە بە درستی مام خاڵی سێ بڵێن زارنامەی مافی مرۆڤ کاک یەدی بەڕەز ئاماژیان پێ کرد بە تەواوی بێت لە تەواوی دنیا ڕەچاو بکرێ ئەوڕۆ ئەگەر لە چین و لە ئێران ئەوەندە ناخۆشەویستن یەکێک لە بەرەوانەیە کە ڕاست و چەر بە هەموو شێوەیەک خەڵک ئێدام دەکەن کەوا بوو ئێدام دەبێت لە هەموو یاسایەکی بڵێن ئێران و کوردستان یەک و دوو هەڵبژیرێت کە ئەگەر دیسانەکە دەرفەت بوو باسی یاساکان باسی شێوەکارەکان ئەگەر دەرفەتێک بوو باسی لێ دەکەین زۆر سپاس دەکەم کاکازیان کاکازی هەر لەگەڵ جەنابەت درێژەیەک پێبم بە تەجروبە و ئەزمموی ڕابردوومان لەگەڵ هاوکارانی ڕژیم بکرێت گیراوانی ڕژیم ئەوانەی کە هاوکاریان کردەوە ئەو تەجروبە جەهانیانە جایسە لە ئەفریقای جنوبی بوو بێ لە شیلی بوو بێ لە هەر شوێنێک بوو بێوانە بەرخوردی دروست هەڵسو کەوتی دروست لەگەڵ ئەوان چییە؟ دەزانی کاک حەمە باسی یاسا ناونەتەوەیەکانتان کرد دوو دانە پەیمانی ناونەتەوەیی هەیە یەکێکیان بڕیارنامەیەکی بڵێن کۆبنەوەی گشتی ڕێکخراوی نەتەوەی یەکگرتوەکانە یەکێکیان یەکێتی ئەوروپایە ئەوەی یەکەمیان لە ساڵی 1969 بە واژۆکردنی 55 دەوڵەت هاتۆتە ئاراوە ئێستاش معتەبەرە کە خاڵێکی گرنگی تێدا ئەویژەوەیە دەڵێ
ئەو کەسانەی کە تاوانی دژ تاوانی شار یەک تاوانی دژ بە مرۆڤایەتی دوو هاتۆتە ئاراوە لەلایەن ئەوانەوە ئەوانە مەشمولی مرور زەمان نابێ بۆیان جا دیسانەکە ئەو پرسیارە پێشتر باستانکردمە دەگەڕێمەوە سەرەوە ئەو خەڵکی ئێمە بە ئەوەندە نیگەرانیش نەبن کە ئێستا ناتوانن هیچ بکەن ئەو مروری زەمانە لەو دوو خاڵانەدا ناچێتە پێش ئەوی دیکەش یەکێتی ئەوروپایە هەر دیسانە لەو بوارەدا ئەوە بە قازانجی گەلە بەڵام بە قازانجی هاوکارەکانی ڕژیمیش یعنی بە قازانجی حقوقیشی ئینسانی کە دەبێ ڕەچاو بکرێ واتە ئەشکەنجە نەکرێن واتە سوزانم لە تەنانەت لە گرتوخانەکان حقوقی ئینسانیان ڕەچاو بکرێ لە محکەمەکاندا لە دابۆریەکاندا دەبێ لە مافی پاراستن کەڵک وەرگرن وەکیلان هەبێ پارێزەران هەبێ حەقی چاوپێکەوتنی بنەماڵەکانیان هەبێ ئەوە هەموو بەجگای خۆی بەڵام لە هەمووی ئەوانەش دیسانەکە ئەو تاوانبارانە کەسانێکە بەڵام بنەماڵەکانیان کەسانێکی دیکەن بە هیچ شێوەیەک نابێ بنەماڵەکانیان ببنە ئامانج بۆ ئەوە زۆر سپاس زۆر کاگێت جەنابەت شتێکت هەیە بە زیاو بکەیت من لەگەڵ قسەکانی مامۆستا موافقم و هیچ هێنێکم پێ نییە زۆر سپاس کاگێدێ ئەو کەسانەی کە هاوکاری ڕژیمەکەن دیارە لە گەڕەکێکا ژین لە شوێنێکان لە شارێکان لە دێیەکان هاوسیان هەیە خەڵکیان هەیە لە دوکانێشت ئەسێنن دای دکتۆرێک ئەچن خەڵک ئەبێ بەرابەر بەمانە چی بکات یعنی خەڵک چی بکا کە ئەمانە پەشیمان کاتەوە ئێوە فەرمووتان لە نمونەیەکی سنەتان باس کرد بەڵام ئایا ئەکرێ بە قسەکردن بێ ئەکرێ بە فشار بێ ئەکرێ بە تەحریم بێ یعنی چکردن کە تەئسیرێکی مناسبی ببێت وڵا بە بڕوای من لە دەرەجێ ئەوڵا بە قسەکردن و بە ئامۆژگاری من ئەوام عەرز کرد کە ئەو کوڕە جوانە لە تەک کابرای شورای شاراهینیە کرد قسە و باسیە کرد بە تەلەفۆن و مقدارێک کەمیش تەهدیدی تیا بوو بە عەقیدەی من تەئسیر باشی کرد لەسەر ئەو شخصە ئەو عزو شورا من ئەوە بێژم کە مەسەڵەن فەرزبەرموو لە هێنا لە دانشگا کەسانێ بوون دەورە ئێمە یا مخالف ئەوە بوون کە تەزاوەرات کردگێ یا مخالف اعتصابات بوون یا ئەو جۆرە شکەلە بە قسە ڕەفیقەکان واداریانیانە کرد کە بێنە ناوە هاوکاری بکەن و ئەوانە تەئسیر باشی بووگە لە دەرەجێ وڵات بەرخوردی عاقڵانە یعنی بەرخوردێکی منطقی و سیاسی کە کابرا تهدید نەکەی بۆ ژنومناڵی هەست ناوێ بێژی پێبێژی مناڵەکان تەزانم ڕۆنەکان مەدرسە یا هەرچی ئەوانە فرە مهمن و بۆ خەڵکی ئێمە کە هان لەم ئەم تەزاهوراتە یا بەشداری ئەم ئێعترازاتنە بە بڕوای من وەزیفەیەکی کامڵەن ئوسولیە کە بەرخوردیان نسبەت بە هەم خود جنایەکان نایزم هینیان بکەن شیرینیان من پێ یا چیان پێ بکەن مەسەڵەن تەشویقیان بکەن بەرعەکس کارێ بکەن کە ئەوان پەشیمان بوونەوە کاک عەزیز بە دروستی ئیشارەیەتی کاک عەزیز جەنابەت بەڵێ ئێمە لە کوردستان وەزێکی تایبەتیمان هەیە دوو لایەنمان هەیە لایەنێک بەشێک لە کارمەندەکان و هەموو بەرپرسەکان غەیری کوردن بەشێکی کوردن واتە بەشێک لە هاوکارەکانی ڕژیم کاربەدەستانی ڕژیم لە کوردستان غەیری کوردن و ئەوانە هیچیان لەگەڵ ناکرێ ئەوەی ئێمە لێرە دەمانەوە باسی بکەین ئەو کوردانان کە بەداخەوە تووشی هاوکاری لەگەڵ ڕژیم بوون جا ئێستا بە چ شێوەیەک ئایا فەقیری بۆتەوەی ئەوە ئایا بەڕاستی بە بیر و باوەڕ چوونە بۆ کە من پێم وانە هیچ کەس بە بیر و باوەڕ هیچ کوردێک بە بیر و باوەڕ چوو بێ هاوکاری ڕژیم بکە ئایا لەبەر سوزانم پول و پارەی زیاتر پەیدا بکە لەبەر نێو و مەقام لەبەر ئەوە کە سوزانم دەستڕۆیشتوو بێ لە وڵات هندێک کاری خۆی بەرەو پێشەوە بێ هەمووی ئەوانە بۆی هەیە بەڵام دیسانەکەش لەوانەدا دەبێ ئێمە لەبەرچاو بگرین ئەو کەسەی کە لەبەر فەقیری لەبەر ماڵوێرانی
هەستاوە چۆ هاوکاری ڕژیم دەکا دەبێت جیاوازی هەبێ لەگەڵەوەی کە بە بیر و باوەڕ هەستاوە ڕۆیشتۆ لەگەڵ ئەوە کە بچ بۆ دەست ڕۆیشتووی وە زۆر زۆرکردن لە خەڵک کەوا بوو منیش سەدانسە لەگەڵ فەرمایشەکانی کاگێدی بەڕێز هەم کە دەبێت بە دیالۆگ بە قسەکردن بۆ بە قسەی خۆشکردن بە ڕەفتاریش ئێمە لە کوردەواریدا دەڵێ بە قسەی خۆشمار لە کونای دێنێ دەرێ ئێمە بەو شێوەیە بەتایبەت کە ئێستا هاوکارەکانی ڕژیمیش هیچ ئەوانەی کە دەوڵەتەکەش ئیدارە دەکەن ئەوانەی کە ویلایەتی فەقیهش ئیدارە دەکەن ترسیان کەوتووە کەوا بوو زەمینە هەیە بۆی کە بە قسەی خۆش بە ڕەفتاری شیرین ئەوانە بەرە چێشینەوە بۆ لای خۆمان ڕاستەکەی من لێرە ئەوانە کە بەتایبەت بە چەکداری چوون هاوکاری ڕژیم دەکەن لێرەڕا ئەمن داواکاریەکیان ئەلۆ دیالۆگە لێر ڕامدەستێ دەکەم و داوایان لێ دەکەم تکایان لێ دەکەم کە بێنەوە نێو باوەشی گەل چونکو داهاتوویان نییە و ئەوانە تووشی زەرەر و زیانێکی زۆر دەبن ئەگەر پێیان خۆشە دیسانەکە درەنگ نەبوو و دەست هەڵگرن لەو کارە لەو ڕەوشە خراپە بەڵکو بتوانن بێنەوە نێوگەل و خەڵک لیان خۆش دەبێت لەو حاڵەتەدا ئەگەر غەیری ئەوە بێ دوایی بێگومان سەر لە دادگا و محکەمەکان دەردێنەوە زۆر سپاس کاک عەزیز بەڕێستان باسی ئەو پەیمان نامە و جوابنامە جەهانیانەتان کردووانە ئایا لە هەلومەرجێکی ئێسەدا یا لە هەر شەرایەتێکا کە ئاڵوگۆڕ و ئالۆزی هەیە بحران هەیە قەیران هەیەوانە وەزیەتی شەڕە گرنگی جێبەجێکردنی ئەوە یا پابندبوون بەوە یا بڕواکردن بەو هینە چییە زۆر کەس دەڵێ ئەلان شەرایەتەکە عادی نییە لە شەرایەتی عادیە بەڵێ قبوڵ یەکەین بەڵام ئەمڕۆ جارێ بە بگەینە مەقسەد زەرەری ئەوە چییە ڕاستەکەی ئێمە پێمە بڵێ شەرایەتی عادی من پێم خۆشە شەرایەتی عادەکە تعریف بکەین بزانیت چیە شەرایەتی عادی چۆنە ئێستا وەزی ئێمە لە چ دۆخێکدایە لە چ ڕەوەشێکدایە ئێستا گەنجەکانی ئێمە خەڵکی ئێمە باری گرانی شۆڕشێکی نەتەوەی شۆڕشێکی دموکراتیکیان لەسەر شانە زۆر زەحمەتە قوربانی دەدەن زەخت دەبینن تووشی ئەشکەنجە دەبن لە گرتوخانەکان کەوا بوو ئەوە هەلومەرجێکی عادی نییە هاتۆتە پێشێ بەڵام دیسانەکە ئێمە دەبێت لەبەر چاومان بێ کە بۆ ئەو خەڵکە تووشی ئەو وەزع غەیرە عادی بوو لەبەرەوە کە ژیانێکی ئازاد ژیانێکی ڕاحات ژیانێکی بەرامبەریان دەوێت لەو وڵاتە ئەگەر ئێمە لە ئێستاڕە ئەومان لەبەر چاو نەبێ کە لەگەڵ غەیری خۆمان ئەوە ڕەچاو بکەین ئێمە لەو حاڵەتە عادی دینە دەرێ کاک حەمەجان ئێمە دەتوانین مەسەل لەبەر ئەوە باسی بکەین کە ئێمە و ئەوان ئێمە چی ئێمە ئەو گەنجانن ئەو خەڵکن ئەوان چێن ئەوان ئەو کەسانن کە هاوکاری ڕژیم دەکەن و مۆزوعیەتی ئەو ڕۆی بەرنامە خۆشەکەی ئێوە پێک دێنن ئەوە بوو ئەوان دەگەڵ ئێمە جیاوازیان هەیە ئەوان شتێکان هەڵبژاردوو کە دەگەڵ ڕژیمە کە بێداهاتوویە کە لەگەڵ زوڵم زۆر هاوڕێتی دەکەن بەڵام گەنجەکان ئێمە لە شۆڕشێکدان ئێمە ئەسم باسی ڕابردوش ناکەین هیچ باسی ڕابردوو ناکەین کە لە ڕابردوو چی پێکار ئێمە نەوەی ئێمە چمان کرد بەچوو داهاتین و ڕۆیشتین و ئەوانە کەم تا زۆر بەڵام سپاسی ئەوانش دەکەین کە لانیکەم دەو ئەزمونای ڕابردوو خەڵک وەردەگرن بەڵام ئێمە و ئەوان واتە ئەو گەنجانە بەڕاستی سەر و ملێک لە زۆر کەسی دیکە باڵاترن دەبێت بۆیە دەبێت ڕەچاوی ئەوە بکەن گەنجەکانی ما بە شێوەیەکی شارستانیەت دەستنە پێشێ یعنی بەڕاستی ئەو شتانێک کە دەیبینین ئێمە زۆر جێ خۆشحاڵیە زۆر لە مەدەنیەتە لە تەمەدونە لە مۆدرنیتەیە هەمووی ئەوانە بۆتە هۆی ئەوە کە خەڵکەکانی ئێمە گەنجەکانی ئێمە زۆر شت باس ناکەن زۆر شت کە دەبێ مەسەلە زۆر مافەیە باسی ناکەن تەنیا لەسەر بنەمایەک ساغبوونەوە ئەویشەوەی یەکگرتووی لە نێو گەلانی ئێراندا و ئەوە زۆر گرنگە خەڵکەکە ئێمە دەبێت ئەوە ڕەچاوکەن یعنی ئەو شێوە پێشکەوتو و پێشکەوتن خوازانە مانای ئەوەیە
کە دەبێت تووشی تونند تیژی نەبین، تووشی ئەشکەنجەی خەڵکی دیکە نەبین و ڕاستە هەمووی ئەوانە زۆرمیان کردو، تاوانی گەورەیان لەسەرشانێ، یارمەتیان کردو، تەنانەت دەستیان لە سوزانم لەوە ئالوودەیە کە خەبەرچینیان کردو بۆ ڕژیم و لە سایەی خەبەرچینەکەی ئەواندا گەنجی ئێمە، پێشمەرگەی ئێمە، خەڵکی ئێمە لە ڕابردوودا ئێدام کراوە و ئێستا ژیراوە. بەڵام دیسانەکە ئێمە بەو تایبەتمەندانی کە ئارزم کردن بە شارستانیەت، بە مەدەنیەت، بە مۆدەرنیتا، ئێمە دەبێت بەرەنگاری ئەو وەزڵە ببینەوە. زۆر سپاس. کاگێ جەنابەت شتێک هەیە جیایکەی بە قسەکانی کاک عەزیز؟ ناوەڵا کافیە بە نەزەر من قسەکان ماوەستا. کاگێ دێگیان من فیلمێکم دی لە یەکێک لە شارەکانی کوردستان بەخۆشی زۆر کەمە ئەم نمونە خراپانە، هەرێکیان بوو ماڵی بەکرێگیراوێکی ڕژیم ئاور تێبەربن کە معلوم نەبوو ئایا ئەو ماڵە خەڵکی تایە، هاوسەکانی خەبەر کراون و ئەوانە بەکرێگیراوی ڕژیم یەک شتە، ژن و مناڵ و کەسوکار و هاوسەی یەک شتی ترە. ئایا لەباری حقوقیەوە ئەو کەسەی کە تاوانبارە بنەماڵەکەی چه خەتایەکی هەیە کە ئەوان قەرار بێ ماڵەکەیان ئاور تێبەر بدرێت؟ بە بڕوای من هیچ خەتایەکیان نییە. من ئەگەر ئیشتبایەکەکەم ژنم یا مناڵم یا برام یا باوکم یا فڵان، من باوکم یا خستە زیندان 26 مانگ لەبەر ئەوە باوک من بوو، وەیلا خۆی بنیامێکی مسلمان نوێژ خوێن نازانم ئەوانە بوو ئەڕویە جمعەیش ئەوانە ئەلبەتە لەو وەختەوە کە ئەمان هاتنە کار و هاتەوە لە زیندانی تر جمعەیجی تەرک کرد. بەڵام ئەوە ڕەتی بە منەوە نییە. من ئەگەر لەلایەن ڕژیمەوە متهم بووم بە گوناهێ یا بە جورمێ، باوکم یا برام یا ژن و مناڵم تەقسیریان نیە. من حتا مناڵەکانمیان دەرکرد لە ماڵەکە. عین دوای ئەوە کە ئێمە شاری سنەمان بەجێهێشت ماوەیەکی پێچوو ژن و مناڵیان دەرکرد و ئەمان ئاوارە بوون و تا توانیان بڕۆنەوە ماڵ باوکی ئەویش خێزانم چووە ماڵ باوکی. منزومەوەیە هیچ شوێنێکی نییە. حتا لە خود قانون جمهوری ئیسلامیە ئەو نوکتە هەست کە ئێجێ ئەگەر کەسێ گوناهەیەکە گوناهەکەی بە کەسێتر هێن نییە، مربوط ناوێ، یعنی ئەو کەسێتریش ئەو گوناهە هێن ناکە، مربوط نییە مەگەر هاوکاری کردوێ. ئەوە جیاسوەیلا هەر فقط بەبوون نسبەت و بەبوون قەومایەتیەوە و بەبوون ئەوە کە نان کابراخوا نابێتە مجرم. بە نەزەری من لێرا فرە مهمە کە ئەوە ئەشێ مردم خودت جوانانی مبارز بەر ئەو نەوع کارگەلە بکەن. زۆر سپاس. کاک عەزیز جەنابەت؟ بەڵێ من ڕاستەکە پێم خۆشە باس خاڵێک بکەم، ئەویژەوەیە کە لە یاسای سزادانی گشتی تەواوی وڵاتانی دنیاە ببێ ئیستثنا ئەگەر کەسێک تاوانێک دەکا لێ پێچینەوەی لێ دەکەن و لەوانە بیشتیگرن هەتا پێش محاکەمە. بەڵام کاتێک کۆچی دوایی دەکات فۆت دەکا، ئەو وەختەی دیتاوی پەروەندەکەی دەبەسترێت. مانای چێ ئەوە؟ مانای ئەوەیە کە تەواوی مەسئولیەتە حقوقی و سزایەکە دەگەڕێتەوە سەر ئەو ئینسانە، نەژن و منداڵەکەی. لە ڕۆی حقوقیەوە نا، لە ڕۆی حقوقیەوە ئەوانەی کە دەمێننەوە ئەوانیش دیسانەکە بەرپرسیارەتیان هەیە. بەڵام ئێرەوە باسی ئێمە نیە، باسی ئێمە سزادانی گشتی و هەڵسوکەوت لەگەڵ هاوکارانی ڕژیمە کەوا بوو ماڵ و منداڵی ئەو هاوکارانە هیچ گوناهێکیان نیە. بۆ بەڕاستی نابێت بە هیچ شێوەیەک متعرضی هیچ شتێک نە لە گیانیان، نە لە ڕەفتاریان، نە لە قسەیان، نە لە سوزانم هیچ شتێکیان ببێت. زۆر سپاس. کاک عەزیز، ئێمە لە کوردستان بەخۆشیەوە حزبایەکی چالاکی تایە، ڕێکخراوەیەکی مەدەنی یەکجار زۆرە، کەسایەتی زۆر هەنوانە، بەڵام سیاسەتێکی ڕۆشن کە تەوافقێکی لەسەر ببێت و لەسەری قسە کراوێ ئەوانە نییە. پێتان وایە کە بوونی دەقێک، بوونی مەتنێک کە نیشانی با چۆن بەرخورد کرێ بە ئەسیر مەسەلەن بۆ نمونە ئەو کەسانەی دەگیرێن یا بە هاوکارێکی ڕژیم، ئایا بەرچاو ڕۆشنیەک ناخاتە بەرچاوی هەموو خەڵکەکە و
جنبەیەکی ئاموزشی و پەروەردەیشی بێ؟ زانێ من پێم خۆشە بڕێ بە گشتی ئەوەی بە زیاتر بڕێ بیکەمەوە ئەگەر ڕێگام بدەن. فەرموو. ئەویش ئەوەیە کە ئێمە ئەگەر لە دوا ڕۆژی کۆماری ئیسلامیدا گەڕانەوەیەک بێ بۆ وڵات و یان بڵێن ئەو گەنجانێ ئێمە ئەو خەڵکەی ئێمە دەستیان بگاتە دەسەڵاتێک لەو کاتەوە کە کۆماری ئیسلامی دەڕوخێ هەتا ئەو کاتەوە کە بڵێن مەجلیسی موئەسسان پێک دێ و دوایە دەستوری ئێران دەنووسێتەوە و قانونی ئاساسی و دوایی دادام و دەستگا حقوقەکان دادەمەزرێنەوە و هندێک ئارامی و نۆرمالیزاسیۆن دەبێتەوە لە ئێران پێی دەچێت یعنی ماوەیەکی دەبێت ئێمە لەو ماوەیەدا دەبێت چی بکەیت لە ئێستاڕە هەتا ئەو وەخت من بەشێکم عەرزکردن کە ئێستا دەبێت بەڵگەکان خڕکەنەوە کۆیکەنەوە هەروەها ئاگاداریەکان زانیاریەکان بەڵام ئەوەی ڕاست بێ دەبێت ئەو ڕۆژە کە کوردەکەی ئێمە لە بەشێک لە ئێران لە کوردستان دەسەڵاتی بەدەستەوە گرت دەبێت دوو کار بکە یەک ئەوەیە کە ئۆرگانێک پێک بێنێ ئۆرگانێکی بڵێن لێکۆڵینەوە لە تاوانەکان بۆ ئەوەش دەبێت دەست پێ بکە یعنی چەند کەسێک لەو ئۆرگانەدا بەشدار بن کە هەمووشی قازی نەبن بەڵام حقوقناسیان دەگەڵ بێ حقوقزانیان دەگەڵ بێ و نوێنەری کرێکارەکان نوێنەری بازارەکان نوێنەری زانکۆکان نوێنەری ئەگەر شوڕای شار بێ شوڕای شار نوێنەری مامۆستاکان نوێنەری تەنانەت مامۆستا ئاینەکان هەمووی ئەوانەدا تیان تێدا بەشدار بن دۆ ئۆرگانەدا و دەست پێ بکەن بە لێکۆڵینەوە بۆ ئەو گرتوانە کەسانی کە دەیانگرن بۆ ئەوە کە نەکەونە بەرتاوانی ئیدیکەش ئەوانە دەست پێ بکەن بە هەروەندە سازکردن بۆ ئەوانە لێکۆڵینەوە و بەڵگە کۆکردنەوەکان یانی لە ڕاستیدا بە شێوەی حقوقی کە یەدی بەڕێز دەزانن چەند عەرز دەکەم ئێوەش حتمەن کاری دادسەرایەک بەدەستەوە بگرێت یعنی ئەو ئۆرگانە لێپێچینەوە لێپرسینەوە وەکو دادسەرایەک هەڵس و کەوت بکات چونکو لە تاران زارە هیچ شتێک نییە ئێمەش خۆ یاساکانی کۆماری ئیسلامی نەماوە هیچ شتێک لەوانە قبول نە یعنی یەکەم کار کە لەو دەسەڵاتە تەواوی محکەمەکان و دادسەراکان و دادگای شۆڕش و قانونی کۆماری ئیسلامی دەبێت هەڵڕۆشێتەوە یەک و دوو کەوا بوو بۆ جێگرتنەوەی ئەوانە هەتا ئەو وەخت کە مەجلیسی موئەسسان ئەو یاسا بڵێن دەستورە ئامادە دەکا ئەوانە ئێمە لە کوردستان بۆ ئەوی کە جێرەشێوێنی پێکردنەیە بۆی کە ئەو مافانێکە ئێمە تقریبەنەوە نزیک 35 دقەیە باسی دەکەین لە پێشێن نەکرێت لە بن پێ نەندرێن و ئەو کەسانەی کە هاوکاریان کردو یا بوونی هاوکاریان کردو یا گومانی هاوکاریان لەسەرە ئەوانە تووشی بڵێن ڕەفتاری نادروست یا غیری ئوسولی نەبنەوە دەبێت ئەوانە کاری خۆیان بکەن پەڕۆندەساز بکەن و بینێرن بۆ شوێنێکی دیکە شوێنەکەی دیکەش دیسانەکە چونکە دەم و دەستگای حقوقی نییە قەزایی نییە دادگایەک پێک دێ دیسان هەر بریتی بێت لەو شانەکە لەو کەسانە کە عەرزم کردن و ئەو دادگایە مافی هاوکارەکانی ڕژیم مافی تاوانبارەکان بە تەواوی ڕەچاو دەکا پارێزەران بۆ لە بەرچاو دەگرێت تەنانەت پارێزەرەکانیش دەبێت دابین بکرێت و تەنیا لەو حاڵەتەدایە کە ئێمە دەتوانین ئیدعا بکەین ڕەوف و هەڵسوکەوتی حقوقی لەگەڵ تاوانبارەکان لەگەڵ هاوکارەکانی ڕژیم یان لەگەڵ ئەوانە کە هاوکاریان نەکردو بەڵام بە پێچەوانە بە هێندێک هاتوون پیان وا بکەوە هاوکاریان کردو بەڵام کاریان کەوتوتە نێو محکەمەکە دەبێت لەگەڵ ئەوانە بەو شێوەیە ڕەچاو بکرێ و هەر لە ئێستاوە بە باوەڕی من لە ئێستاوە دەبێت ئامادەکاری بۆ بکرێ حیزبە سیاسیەکانی دەرەوەی وڵات ڕووناک بیرەکان بەتایبەت مافناسەکان حقوقناسەکان حقوقزانەکان لەو بوارەدا کار بکەن چونکو زۆری نەماوە کۆماری ئیسلامی دیسان دوپاتێکەوە زۆری بەبەرەوە نەماوە ئەگەر حیزبە سیاسیەکان ئێمە لە ڕووی سیاسیەوە دەبێت خۆیان بۆ ئەو ڕۆژە ئامادە بکەن مافناسەکان و حقوقزانەکانی ئێمەش دەبێت هەر لە ئێستاوە زەمینە ئامادە بکەن و ئەو ڕۆژە بۆی کە تووشی جێرەشێوێنی نەبێت. زۆر سپاس
کاگێدێ من پرسیارێک ئاراستەی جەناب و هەروها بەڕێز کاک عەزیزەکەم ئەویش بەشێک لە قسەکانی کاک عەزیزە بوو ئێستا ئایا وەکو مافناس وەکو حقوقزان وەکو قازی وەکیل مەحامی هەر ناوێکی دابنێنوانە بوونی دەقێک کە مافی مرۆڤ لە کوردستانە لەگەڵ ئەو دەقە جەهانیانە بە جۆرێک یەک بگرێتەوە ئەوانە بوونی ئایا بە قازانجا ئەگەر بە قازانجا نەبوونی ئەوە چۆن پڕەکرێتەوە ئایا دەبێت چی بکرێت وڵا بە بڕوای من ئەوە پێشنەهادێکی باشە مەخصوسەن ئەلبەتە ئێمە تەجربەی ئەومان هەست من لە بیرمە لە تەک یادی بەخێر کاکسلێ کەمانگەرە لە دەوران پێشمەرگایەتیە دەقێکمان تەهیە کرد شتێکمان نووسی وەلێ حتا چەند مانگێ لەمەوە بەر من داوام کرد کاکسێبراهیم وتی ممکنە پەیدای بکەین ئەو دەقوچتە مربوط بە کۆنە زۆر مربوطە بەبەر لە ساڵی 85 و ئەوانە ئەگەر بتوانن بۆم پەیدا بکەن من خۆم نیەسمە ئەو مەتنا و ڕفێقەکانتر ئینە فقط ممکنە لە ئارشیوی کۆمەڵا بوێ ئەوە ئەگەر بوێ ئەوە ئەتوانێت مەبنایەکی وێت یا لاقل میان چاوێکی لێ بخە بزانێت چای نووسیگە ئەتوانێت تەکمێلی بکە بە بڕوای من پێشنهادێکی باشە ئەکرێ لەسەر ئەوە کار بکەین مەخصوسەن بە وجودی شخصێک وەک کاک عەزیز یا کەسانی تر ئەتوانین من پێم خراپ نییە زۆر سپاس ئەی کاک عەزیز جەنابەت بەڵێ وڵامیش تاوزیگای ئاگادارم بەڵێ لە کۆمەڵە ئەوە هەبوو ئاگادارم یادی بەخێر بێ کاک سەدیق ئەو وەختی دەهات بۆ فەڕەنسا هەڕی ڕۆژێکم چاو پێکەوتنمان دەبوو باسی لەوە دەکرد زۆر چاکم لەبیرە ڕاست دەفەرمون کاک یەدی بەڵام لە نێو حیزبی دموکراتیشدا بڵێن یاسای سزادانی گشتی هەبوو ئەوانە هەموو ئەگەر کۆ بکرێنەوە بەڕاستی بیدێن بە هێندێک گەنج لەژێر مامۆستایەتی کاگەدەی بەڕێز دەکرێت شتێکی وە ئامادە بکرێت زۆریش پێویستە کاک هەمە منیش پێم وایە پێژنیارێکی زۆر باشتان ناگۆڕێ زۆر پرسێکی باش و بەجێ و ڕێ چونکو بەڕاستی ئەمە دوێ پێشی ئەنارشیزم بگرین لە دوا ڕۆژی ئێمەدا خەڵک دەزانم زۆر تووڕەن لە کۆماری ئیسلامی خەڵک زۆر دڵخوێنن دڵیان بخوێنە لەو هاوکارەکانیش بەڵام ئێمە دەبێت هاوکات و هاوڕێ لەگەڵ هەموو پەیمانەکانی ناونەتەوەی لەگەڵ هەموو بوارەکان و ستانداردەکان و نۆرمەکانی حقوقی ناوخۆیی ناونەتەوەیی ناوچەیی ببزوینەوە و پێشی ئەو ئەنارشیزمە بگرین نەهێڵین کەس زۆڵمی لێ بکرێ ئەو تاوانکارەش ئەگەر بێن ئەشکەنجێ بکەن زۆڵمی لێ دەکرێت نابێ ئەو ڕێگایە بدەین کەوا بوو ئەگەر وەک بنەما ئەو دوو ڕێک خراوە بەڕێزە کۆمەڵە و حیزبی دموکرات ئەو یاسا بڵێن سزادانە گشتەیە کە من پێم وایە حیزبی دموکرات پێم وایە دەتوانم پێدای بکەم لەوانەیە بتوانم پێدای بکەم بەڵام دەمێنێتەوە این کۆمەڵا منیش هەوڵ دەدەم لە ئازیزان و خۆشەویستی خۆمان لە نێو کۆمەڵەدا تکایان لێ بکەم کە لە اختیارمان بنێن و بەڵکەم لە خزمەت کاک یەدی ئازیزدا بتوانین شتێک گەڵاڵە بکەین وڵای زۆر پیرۆزە فەرموو کاکێ دەگە وڵا کاک عەزیز ئەوەی باش کرد من کامڵان موافقم تەکیا ئاغای ئەیوبزادە ناوی بۆ مامۆستا گۆران کاک عەزیز ئاغای ئەیوبزادە لە دەورانێکە ئێمە هاوکاریکمان بەیەکەوە کرد بەڵام نەگەیە مەرحەلەی ئیجرا یانێ شتێکمان دروست کرد وەکو هەیئەتێکی مشتەرەک بۆ ڕەسیدەگی بە کارگەل مردم ئەو وەختە کە بەشی لە وڵات ئازاد بوو هێشتا نهاتووینە بەشی کوردستانی عێراق گەڵاڵەوەوانە ئەو وەختە بازە هاوکاریکمان بوو بە یەکەوە ئەویش بەداخەوە نەکریا یانە نەگەیە مەرحەلەی ئیجرا نازانم ئاغای ئەیوبزادە لەکوێ تەشریفیەس ئەگەر تۆ مەسەڵەن ئێرتباتە بێت تەکیا ئەتوانین تەماس بگرین هەروەها کەسانێتر هەن ئەلعان جوان هاتگنە سەرکار و لە سەتحی بینەملەلیا لەسەر نێونەتەوەیە کارەکەن ئەتوانین لە تەک ئەوانیجا هاوکاری بکەین
من مخالف ئەوە نیم و پێچم باشە. بەخۆشیەوە چەندین ڕێکخراوەش بۆ مافی مرۆڤ لە کوردستانە کارەکات حقوقزانی گەنجیش زۆرە ئەگەر ئەو کارە بچێتە پێشێ زۆر عالیە. من وەکو کۆتایی بەرنامەکە پرسیارێکەکەی ڕاستەوخۆ بم مژارۆ نییە، ئەویش ئەم مەسلەی وەکالەتی تەسخیریەیە کە ئێستا زۆر باسیەکەن بۆ زیندانیانی سیاسی، ئەم بەئێسڵا ئەندامی پارلەمانی ئوروپا یا کەس ئاەتی ناسراوەکان ئەیکەن، ئەوە غەیرەز بە ئێسڵا بۆ بیرروڕای گشتی چاکە یا بۆ تەبلیغاتوانە ئایا لە باری ئەمەڵیەوە دەتوانێت باری ئەوانەی کە مەحکومن یا لەژێر ئەدامان سوکەن؟ کاگێدێ ئەوە لەگەڵ جەناب. وەڵا ئەمە مەسئلەیەکی بە نەزەری من زۆرتر سیاسیە تا قەزایی، چونکە کەفالەت قبولکردن بە عوهدەی ئەو کەسەسە کە ڕەسیدەگیەکا بە جرمەکە یا بە جرمی ئەو متتەهەمە. مەسەڵەن فەرز فەرموو ئەگەر لە زەمان لە کاتێکا کەسێ مرتەکیب جرمێکەوێت و باسپۆرسەکە یا ئەو قازی تحقیق بەوە ئەگەیە کە ئەمە ئەشێ فعلەن ئازاد بێت تا بتوانێت پەروەردەکەی تەکمیل بکە، کەس ئەیجێ بە کابرا ئەیجێ بڕۆ بە کوردیەکەی ئەوێتە زامن، ئەیجێ بڕۆ زامن بێ. زامن منزوریان کەفیلە، کەفیلێ بێت معتەبەر بێت لە نەزەر ئەو قازی تحقیقە و ئەو کەسە بێرێ. یا شەدیدتر لەوە ئەوێتە وەسیقە، مەسەڵەن ئەیجێ بڕۆ کەسێ بێرا مڵکێکدا بنێت کە تۆ ئەگەر دەرچویت دەوڵەت ئەو مڵکە داگیر بکە یا هێمن. ئەوە هێنە وەلی ئەم ئەوەی کە وکەلای پارلەمانی دەرەوەی وڵات ئەو کاراکەن لەبار سیاسیەوە ئەرزشی هەست، چونکە جمهوری ئیسلامی بەحاڵە ئەوە قبولکە، بەڵام ممکنە تەسیری بێت لە ئیعدام نەکردنا. وابزانم لە یەک دوو مەوردا پێشاتکە کابرایان ئیعدام نەکە، یەکی ئەو کوڕە جوانەکە بە ناو توماچ کە بە قەوڵ چه پێژن گۆرانی وێژا بەڵێ گۆرانی وێ موزیسیێنە ڕاپارێ بە سوێدی پێژن ڕاپارێ. ئەو ڕاپارەیە ئەوە تەسیری بوو ئەو کەسەکە لە دەرەوە وابزانم لە هۆلەند بوو، خانمێ بووە وەکێڵی یا لە ئاڵمان. بەرحاڵ ئەوانە تەسیر سیاسی هەست، لەبار قەزایەکەەوە ناتوانێت تەسیری بێ. وڵا بە تەواوی ڕاستە، ئەوە لایەنی سیاسەکەی بەهێزە سمبۆلیکە، لە هەر حاڵدا شتێکی زۆر باشە، لەبەرەوە کە ئەلانەکە دنیا بەرەنگاری کۆماری ئیسلامی بۆتەوە بۆ ئەو ئێدامانە دەیکا، بۆ ئەو سەرکوتە وەحشیانە کە دەیکا، بۆ ئەو زوڵم و زۆر و بڵێن تونند و تیژێ کە بەرامبەر بە گرتوەکان دەیکا، دەست درێژی بۆ سەر مافەکانە بۆ سەر هەموو شت. بەڵام من پێم خۆشە شتێک بجەڕمەوە لێرە، ئەویژەوەیە کە زمانی شا کاک عەزیزی یەسفی یادی بەخێر بێ کە زیندانی کۆنی ڕژیمی شا بوو، 25 ساڵ بوو لە زیندان بوو، وەکیلێکی بلژیکی هەبوو هەر لەو چوارچێوەدا. وەکیلەکەی لە مێژ بوو، بەڵام هیچ کاری بۆ نەدەکرا. کاتێک گۆڕانکاری بەسەر ڕژیمی داهات، بڵێن ئەو کەش و هەوای کراوەی سیاسی هاتە گۆڕی کارتێری، وردە وردەیدی کەمێک شل بووە و ڕێگایاندا کە ئەوەشی لە سەفەری کرد بۆ ئێران و چوو لە زیندان. کاک عەزیز یەسفی دیت چاوی پێکەوت و وتوێژێکی کرد و هاتەوە لە ئوروپاش دەری خست و ئەویش زۆر بە شەهامەت یادی بەخێر بێ، زۆر بە شەهامەت و شجاعەت باسی کە لێ پرسی بۆ کوپی شکنجە کراوی، کوپی وەڵە شکنجە کراوە، کوپی ئێستا وەزە چۆنێکی وەزمە زۆر خراپە، ئەسڵان پێمە ڕاوناگەنم لە هەموو بارێکەوە هیچ شتێکمان نییە. و ئەوە بووی کە یەکێک لە هەرە کەسەکانی کە لە سەرەتای ئازادی زیندانیانی سیاسیدا کاک عەزیز یەسفی بوو کە ئازاد کرا. بەڵام کاگیەدی ئازیز ڕاست دەفەرموون کۆماری ئیسلامی پەچی بۆ شتانە نەکەوتۆ. کۆماری ئیسلامی ئەگەر بە خۆی زۆر باش دەزانێت ئەگەر یەک زەڕە سەری میلیمترێک سەری دەرزێک پاشەکشە بکە کاری تەواوە. 43 ساڵە پاشەکشەشی نەکردۆ دیسانێکە خەریکە کاری تەواو دەبێت. بەڵام دیسانێکە وەک سمبۆل وەکو کارێکی سمبۆلیک زۆر زۆر باشە ماڵە ناوەدان بێ دەستیان خۆش بێ ئەو پارێزەرانە. ئەوە دەردەخا کە هەستیارن بەرامبەر بەو بزوتنەوەی ژینە
بەرامبەر بەو داخوازیانەی ئینسانی بڵێن دموکراتیک مەشروع کە دێتە گۆڕێ لەلایەن گەنجەکانمانەوە بەرامبەر بۆ زوڵم و زۆران بۆ ئێعدامانەکە دەکرێت بەڕاستی جگای پێزانینە. زۆر سپاس. بەڕێزان کاک عەزیز، من پرسیارێکم نییە، ئایا شتێک هەیە کە لە پرسیارەکانی منان نەبوو بێ و پێتان خۆش بێ باسی کەن جاڕوو بە حقوق زانە لاوەکان یا ڕێکخراوە ئیسلام مافی مرۆڤەکانی کوردستان یا هەر شتێکە خۆتان پێتان باشە من لە خزمەتتانەوە. کاگێدێ. وڵا سپاس بۆ تۆ، بە نەزەری من کافی بوو. من فقط شتێکم لە بیر چوو باسی بکەم، ئەویش ئەوە بوو کە یەکێ لە سوالەکان ئەوە بوو کە چۆن هەڵس و کەوت بکەین تەک ئەو کەسانەکە هاوکاری ڕژیمن. من باسم کرد کە بەرخوردێکی سیاسی و منتیقی و ئێمە تەجربەی فرەمان بوو لە ناو کۆمەڵا، واقعاً لەو لە حازە و موفق بووین تا حدودێ، هەرتا بتوانی حتا ئەوەمان لە بەرچاو بوو کابرای زیندانی ئەگەر ئازادەکرێت لە ئەقل بە قەوم و کەسەکەی خۆی درۆ ناکە. کوڕێک بوو جوان لەو مەذهبیە مەکتەبیە متعسبەکان کە ڕۆژی دوای فەرمانی جەهاد بۆ کوردستانی خومینی دوای 28 مرداد کەفتووە ڕێگە بێبەرەوە کوردستان و هات ئەسیر بوو لە منتەقی کامیاران و ئەوانە ماوەیەک لە زیندان بوو، خۆ بنیامێکیش نەو بێژی هێنی کردگە وەلێ ئەعلامی کرد وتی من تیرخۆردە زەمان شام، پایچی بە عیلەت ئەوە کە تیرەکە بە عەسەب پای خواردووی عەسەبەکەی لەبین بردوو مرەتەب خەریک بوو ئەو پایە هێنە بووەوە زەعیفترە بوو. ئەو وەختە وتی لە فلانە وەختان نەدانم 15 شەوێتر وەخت دکتوری بوو لە هەمانە وتی هێنکەین. دکتۆر جافەر لێ نابوو، فەوری کارێکمان کرد بە مەسئولیەت هەتمان ئازادیان کرد، ڕوویەوە بۆ هەمان لە حاڵێکە وتی نامەیەکی بۆ من نووسی، ئەو وەختە زیندان بێن مەقڕی بۆکانمان مابوو، نامەیەکی بۆ من نووسیوی لە خوام گەرەکە ئێوە موفق من، چونکە من ڕوویک مەسەوە هەموو کەس پێوا بوو شکنجە کراوم کوژراوم لە بین چووم، بەڵام ئێوە کارێکتان کردگە من بگەین بە معالجەکەمە و ئەمە حتا خانەوادەم دوعای خێرتان بۆکە بەو عەقیدەی خۆیانە. ئەوە بە نەزەری من شتێکی مثبت بوو بۆ ئێمە و نامەکەیم هەڵگردوو هەتا کەتێ لە گۆزا و گۆزەکە بەرەو ئالائن بەرەو گەڵاڵە لە ئالانەوە لە بین چوو لە تەکبازێ ئەسنادا. ئەرێ وەڵا ئەوە من لە بیرە. زۆر سپاس. جەنابەت کاک عەزیز. وەڵامی ژەک ڕێگەم دەنمێشن خاڵێک بجێڕنەوە لەسەرەوە. ڕاستەکەی دوو دانە پاسداری پایەبەرز گیرا بوون لە شوێنێک بوون نێوی بڵێن مەسەلەن بێهداری بوو، دوو هۆدە بوو، هۆدەیەک درابوو بە دوو پێشمەرگەی بریندار، هۆدەیەک کریزرا بوو بۆ دوو پاسداران کە ئەوانش بریندار بوو. بەڕاستی دوو دانە دکتۆر بوون کە من نامەوێنێیان بەرم، ئەو دوو دکتۆرانە بۆ خۆیان هیچ کەسیان نەبوو لەگەنیان لەبەر نەخۆشخانەکان دەگرت، هیچ لەبەر نەخۆشەکان هەموو دەرمانێکیشیان نیوە دەکرد، زۆریش نەبوو، نیوە بۆوان نیوە بۆوان، هەموو چێشت و خواردەمەنەکانیان نیوە دەکرد، نیوە بۆ پێشمەرگەکان نیوە بۆ پاسدارەکەن بەبێ هیچ جیاوازێک. دوایش دەرکەوت ئەوانە لانی کەمێکێکیان کە چوو بۆوە قسەی کرد، قسەی دیارە بێمانای کرد چون کوێچێک لە سەرانی سپای پاسداران بوو. لە هەر حاڵدا من پێم خۆشە ئەوە بیر بێنمەوە کە ئەو خەڵکەی ئێمە کە دەزانم زۆر دڵهێشن کردەوەی دڵتەزێنیان دیوە لە هاوکارەکانی ڕژیم و بەڕاستی زوڵم و زۆرەکانیان بۆیان ئەلانەکە زەحمەتە تەحمولی بکەن. تکام ئەوەیە کە ماوەیەکی کەس ڕاوەستن هەتا ئەو وەختە کۆماری ئیسلامی دەڕوخێ و هەتا ئەو وەختە بە هەڵسوکەوتێکی ئینسانی دروست لەگەڵ ئەوانە بجوڵێنەوە ڕەفتار بکەن و زمینەی ئەوەی کە ئەوانە بگەڕێنەوە نێو باوەشی میلەت نێو باوەشی شۆڕەش نێو باوەشی خەڵک ئامادە بکرێت. من سپاسی هەموو ئێوە دەکەم بۆ پێکەنانی ئەو بەرنامەیە، بەرنمەیەکی زۆر باش بوو، دەستان خۆش بێکا کە هەمەجان باشبوونەکەیانی سەبارەت بە جەنابی مامۆستای خۆم کاک یەدی بێگلەرین و بۆ خۆتان و هەروە هاوکارانتان زۆر سپاس.
زۆرتان سپاسەکەم زۆرتان سپاسەکەم بینەران و بیسەرانی بەڕێزی رادیۆ دیالۆگ بم جۆرەی شاتینە کۆتایی ئەم بەرنامە پێویستە وەکو هەموو جارێک سپاسی هاوکارانمان کەین بەبێ دڵسۆزی و یارمەتی ئەوان نەمانەتوانی ئەم بەرنامە پێشکەشکەین هەر بمێنن بە شادی و سڵامەتی